پەیوەندی زۆڕی ئەلکترۆنی پۆستی ئەلکترۆنی زۆر گرنگە چونکە هەرچی داوا هەیە لە کوردستاندا بە تایبەتی ئەوەی لە ڕێگەی تۆڵی 2018 لەسەر ئاستی پارێزگای هەولێر و سلێمانی دهۆک کە 32 کەسی بۆ ڕاهێنراوە بەرگری لە خۆیان چوار ئاشناکردنی هێڵەکانی جێوەوانە دەچێتە ناو چوارچێوەی تۆمەتیستیکسیەوە لەوێ نەگرتنی لە گونجاوی جەستە بە شێوەیەکی نهێنی و خۆت و خستنەوە لە سێکسکرد. ئێمە کوڕێکخراوی مەسەلە ئەمڕۆ پانێڵێکمان ساز کردووە باس ئەوە پانێڵەکە لەسەر بابەتێکە کە شێوازی ڕێگرتن لە هەرەسانکردنی سێکسی سێ پانێڵستمان هێناوە کەسی زۆر پسپۆرن باسی ئەوە ئەکەن چۆن ڕوبەڕووی تونتیژی سکسی بینەوە هەروەها چۆن باسی هۆکار و چارەسەر و داتا و زانیاری ئەکەن ئەنجامی ئەم پانێڵەشە ئەوەیە کە ئیش لەسەر ئەم بابەتە بکەین لە ناحیە قانونی یان بیگەینین بەلایانی پەیوەندیدار محاولەیەکی ئێمە ڕێکخراوەکەمان من خۆم منەسقی پرۆژەی ژنانم لەسەرەوە ئیشەکەین ئاستی هۆشیاری خەڵک بەرزکەینەوە ئیتر لە هەموو بابەتەکان ئێستا ئەم مانگە بابەتی هەرسانکردنی سێکسی ماڵبژار مانگەکانی پێشوو لەسەر زەواجی قاسرات بوو لەسەر ینی زۆر بابەت ئیشمان کردووە پێشتر ینی ئامانجمان ئەوەیە ئاستی هۆشیاری خەڵک بەرزکەینەوە.